بینەرانی کەناڵی سلێمانی سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە پرۆگرامی ستۆری باوان ئەمجار لەگەڵتانم. تەوەری ئەم جارەمان باسی خۆشەویستی نێوان خێزان ئەکات. خێزان لە دایک و باوک و خوشک و برا پێک دێت. تا چەند گرنگە خۆشەویستی بۆ یەکتری دەرببڕین، بە تایبەت کەسی یەکەمی خێزانەکەمان. بابەتی سۆشیال میدیا، پەیوەندیەکان، تۆڕە کۆمەڵایەتیەکان تا چەند بۆتە ڕێگریەک لە نێوان هەستی خۆشەویستی خۆمان بۆ بەرامبەرەکەمان. جاران ئەگەر ڕۆژێک دایکی خۆمان یا باوکی خۆمان نەبینایە، سەری دووەم ڕۆژ ڕێگاکەمان چنێک بواە بە پێ یان بە ئۆتۆمبیل ئەڕۆشتین بۆ سەردانیان. ئێستا ئەگەر بە ساڵی ژنەیان بینین لە ڕێگەی پەیوەندێکی تەلەفۆنیەوە یان لە ڕێگەی کورتەنامەیەکەوە ئەتوانین هەواڵی یەکتری بپرسین. تا چەند گرنگە ئەو خۆشەویستیە پتەوکەین، بەهێزکەین لە ڕێگەی بینینی ڕوبەڕوە ڕاستەوخۆ، نەک لە ڕێگەی پەیوەندێکی تەلەفۆنیەوە هەواڵی خێزانەکەمان بپرسین، هەواڵی خوشەکەمان بپرسین، هەواڵی دایکمان بپرسین یا باوکمان. تا چەند تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ بە سارکردنەوەی خۆشەویستی لە نێوانمانە. ئەچمە لای هاوڵاتیان ڕێی خۆیان بڵێن چی بکەین بۆ ئەوەی کە ئەو پەیوەندیە بە بەهێزی بمێنێتەوە. مامۆستا چی بکەین تا خۆشەویستی بەهێز بێڵینەوە، وا بکەین کە هەست و سۆزی خۆشەویستی خۆمان بەرامبەر کەسەکە بیسەلمێنین، بڕوامان پێ بکە. ئێستا وای لاتوە لە ڕێگەی مەسجێکەوە لە ڕێگەی پەیوەندیەکەوە هەواڵی یەکتری ئەپرسین، سەردانی ناکەین. بە بڕوای تۆ چۆنە؟ سەردانی بکەین باشترە؟ من وای تێگەم خۆشەویستی بەڕاستی فاکتەرێکی زۆر گەورەی ژیانە. یعنی تۆ ناتوانی بە هیچ شێوەیەک من هەر خەڵاتێنی کە بڵی خۆشمەوێت و خۆشن نێوم. تێگەی ئاشکرایە خۆشەویستی حەقەتێکە، ینی هەردوو لە یەک بەرامبەر یەک ئەزان یەکتریان خۆشەوە یەکتریان خۆش ناوێت. یا مەسەن تەمسیلێکە ئەمە نواندنێکە من بێم لەگەڵ بەڕێستا بۆ بەدەنگ هاتنەوە توانە، بەڵام با بڵین خاڵی بێ لە خۆشەویستی. تەمسیلیان بەرامبەر تۆ کردووە بڵێ خۆشمانەوی؟ زۆر. من تەمان ئەزمونێکی تەمەنم هەیە، من تەقریبەن تەمەنم لە سەری هەفتاکانەوەیە. بەسپاسکەم لەو تۆمان خۆشەوێت و کەچی بەس قسەی زار بێت بووە. زۆر جار نییە، زۆر جار ئەوەی کە ئەوەی پێوتم لەوانەیە بەرژەوەندێکی تایبەتی هەبوو بێ کە من قەناعەتکە یا من متوانەی پێ بکەم کە خۆشیەم. بەڵام من دوای ئەو تەمەنەکە وەکو ئەزمونەکەی تەمەن وەک تەمەن ئەزانم چێ خۆشیم چێ خۆشی نایە. خۆشەویستی ڕاستەقینە لە نێوان خوشک و برا، دایک و باوک چییە؟ ئەو شتە چیە کە خۆشەویستی ڕاستەقینە دروستەکات؟ ئەوە وەکو پێم وتی پەیوەندەکات زیاتر ئەمە لایەکوت. پاشان هەر خۆی عادەتەن ئێمەی کورد زۆر گرنگی بۆ عیلاقە ئیجتیماعیین، یعنی ئەو پەیوەندیە با بڵین کۆمەڵایەتی زۆر گرنگە لای من. لەوانەیە لە وڵاتێکی ئەوروپای لە عایلێکی ئەوروپیا یا بڵین لە خێزانێکی ئەوروپیا ئەوەنە تۆکمە نەبێ ئەو مۆزوعە. کچێکاتە 18 ساڵ ماڵ بەجێ لە کوڕەکاتە 18 ساڵ ماڵ بەڵێ دوای 10 ساڵی کە لەوانەیە کە سوکاری خۆی نەبینێتەوە. بەڵام نا ئێمە ئەرتیباتێکمان هەیە، ئیلتیزامێکمان هەیە، حەزەکەین هەتا لەبەر لوتمان نابن. تۆیان بەجێ نێشووە؟ نە. بەحکومەی من براگەورە بووم کە براگەورەژم هەر ئەساسی ماڵ بووم لە ناو خێزانە، لەبەرەوە زۆربەی زۆر ئەلتیزامیان پێمەوە هەبووم، خۆشم هەوڵەمە ئەو ئەلتیزامە گەورەتر بکەم، چاکی بکەم کە ئەو خێزانە لە یەک نەبڕین. ئەگە دووش کەوتبیتنەوە من ئێستا براکان تقریبەن دوو برا و خوشکم هەر لە خارج بوون ڕۆشتون، بەڵام هەر نەمێستەوە پەیوەندی بچڕێن. پەیوەندیتان چۆنە ئێستا کە ئەوان لە دەروی وڵاتن؟ من بە بەردەوامی بەسرایانەکەم. تەبعی من وایە نەک ئەوانە ئێستا منم برایانم کە لێرەن شەو تا دڵنیانە بم لە ماڵەوەی و کێشەی نییە و ئیسراحەت ناکەم. ئەبێ تاکید بکەم بزانم لە ماڵەیە لە ماڵ نییە، کێشەیەکی نییە. مەسەن برایەکەم ماڵی ناوشار نییە، ماڵی لە دەروی شارە، شەو ممکن نییە هەر تەلەفۆنێکی بۆ کەم لە ماڵەوەی سەرماتە گەرماتە جەو چۆنە لایە. ئەی براکەم ئەی براکەم من سیێ کرد
پەروەردەی خێزانەکەتان؟ با ئێمە باوکمان پیاوێکی وێرە ئەوەی پیاوێکی عاتفی بووە پیاوێکی زۆر با بڵێن ملتەزیمیش بۆ ناحی عیلاقاتی خێزانیە و لە پەیوەندی خێزانیەوە ئەوە لەوە دیارە بۆ ئێمەش ماوەتەوە ئەوە حاڵەتێکی وازح هەر تەمە درێژ بن خی گەورە بۆ یەکتان بهێڵێت دواوتەی خۆتم پێ بڵێ وڵا دوای حەزەکەم معدل ئەو خێزانانی ئەو کەلتوری کە ئێمە لێژین کە ئەلتیزامەتمان هەیە بە مسایلی خێزانەوە حەزەکەم زیاتر پەرەی پێ بدرێت زیاتر منێتەوە ئەو عیلاقە خێزانیە نەبچڕێوەکو لە ئەوروپایە ئەو عیلاقە اجتیماعی بە خۆتر بێت هادوو چاوم زۆر سپاس نە بە عەکسەوە لە خزمەتتان سلااو لە تۆش مامەجان ڕۆژانە بە چی و سەرخاڵی بە چی و مەشغوڵی ئەڵا بە خۆمان حەماڵەکەین و ژیانی خۆمان بڕێوەوەین بەرە بەوە فەرموو باسی خۆشەویستیمانە کرد هاتی وتە من لە خۆشەویستی دابڕاوم تۆ لە چی دابڕاوی خۆشەویستی لەگەڵ ڕێزمە حاشە حازری خۆشەویستی هەمووی ئیسە بۆ بەپارە بۆ چ شتێ بۆ پارە کاگە لەگەڵ ڕێزمە خۆشەویستی وەکو جاران نەماوە ئیسا حالی حازر هەزارە پێبێ هەزارەکەی دەفتەرێکە بێبێ دەفتەرێکەکەی ئەگەر پارە پێ نەبێ هیچ ناگەی ڕاستە خۆشەویستی بەپارە نییە بەس لەم کاتەیە هەموو شتێ بۆ بەپارە ناخواردن جد و بەرگە ماڵ و مناڵە هەرچی تۆ ئەیڵی بۆ بەپارە خۆی پارە هەموو شتێک نییە بەس بەڵام ئیسا هەموو شتێک بۆ بەپارە خۆشەویستیە ژن و مێردایەتیە کورە خۆشکوبرایەتیش بۆ بەپارە بە قورئان جاری وایە باوکێکیش ئەو کەسی ناوێت ئەگەر بەپارە نەبێت نایەوێت پارە بێ پارەیەکی پارە بێ پارە لاگی ئێستا تۆ شتێکی بەدەستێناوە بڵێ بە پارە بەدەستم نەهێناوە یعنی پارە لە ئارایە نەبووە پارە لە مەسەلەیە نەبووە شتەکە و بەدەستێناوە شتێک هەبووە ئەو کەسە منیویست بەبێ پارە بەس بەڵام جێی هێشتم ئەو کاتەم نیویست بەس بەڵام کەیت 8 ساڵ 9 ساڵ 10 ساڵ ساڵێک 2 ساڵ ڕۆی نەما چی لێگەم ئاگاو لێ نییە ناوەڵ ئەکوا ماسەن ئەگەر متم خۆش وێ قەسەم بەخوای گەورەگە کوڕێکی تریش وێ لەگەڵ تا پارەی بێ لەوە چێتەوە جێڵم بڕۆ بۆ لایەوە پارێ خۆشەویستی لە نێوان خوشک و برا دایک و باوەک تا چەند گرنگە بە بەهێزی بیەڵینەوە دایک و باوک هیچ شتێک وەکو دایک نییە هیچ شتێک وەکو باوکیش نییە هەموو باوکێکیش ناوە هەموو دایکێکیش نە هەموو کەسێک خوشک و برای خۆی خۆشێ هەموو کەسێک و دایک خوشکی خۆی بەس هەموو کەسێک وەکو پەنجەکان یەکێک بۆچی مەبەستە لە چییە لە خۆشەویستی لە عەشق لە پارە لە دڵداری لە یعنی لەوە چ لەسەر عەرزەیەکیش بێت لەسەر هەرچێک بێت پەیوەندی چۆنە لەگەڵ دایک و باوکتا وڵی پەیوەندیم هەیە لەگەڵیانە بەس تۆزە دوورم چونکە ئەوان لە شوێنەکەم نش لە شوێنە ینی ئەوان لە دەروی شارەژین لە دەرەوەی سلێمانین بەڵێ یعنی بڵێن دوورین لە هەڵەبجە شەیدن بەبوونی شکارەوە دووری یان چی هەر بەبوونی شکارەوە بەڵێ باڵێن بەبوونی شکار پەیوەندی چۆن لەگەڵیان زوو ئەچی سەردانیان کە یان لە ڕێگەی تەلەفۆن تۆڕە کۆمەڵاتەکان ئاگاداریەکە تۆڕە کۆمەڵاتەکانن ینی بە واسابێ بە شتێ بێ بە کامێرە بە قسەیان لەگەڵان کێشن کۆمەڵاتەکان بە باشە زانی بۆ سیلەی ڕەحم کە بەکارێنین هەواڵی دایکمان نەپرسین باوکمان نەپرسین یان بڕۆین ڕوبەڕوو بیان بینین باشترە وەڵی تۆڕە کۆمەڵاتەکان خۆی ڕوبەڕوو جواندا بەس تۆڕە کۆمەڵاتەکان ئەگەر من بچم بۆ بەریتانیا مەسەلەن بچم بۆ دەرەوی وڵات ئەمەوێت لەگەڵ دایکمان قسەکەم ئەگەر بە کامێرە قسەی لەگەڵانەکەم بەچی قسەی لەگەڵ بکەم بەچی با بڵێن لە یەک شارن یان سعاتێ نیو سەعالێکتیە دوورن بچی بۆ لای ڕوبەڕوو باشتر نییە با بچی بۆ لای بەرە وەڵا بچی هەر هەفتێ لەمە پێ چوب قۆنەرەکانی ماچ کردو شانازیشی پێوەکەم هیچ عیب نییە هەرک چۆن قۆنەرەکانی ماچ کردو هاتمەوە بەس لێ هەرەوە شانازی پێوەکەم ئەگەر کێشێکیش بێ کێشەی خێزانی بێ هەرچی بێ عایلەی بێ هەرەوە نەچوم قۆنەرەکانی دایکم ماچ کردو هاتمەوە بۆ شارەکەی خۆم ئینشەڵا قەت لە کێشەی ناخۆشیە ناتبینم هەمیشە هەر خاوەنی وەفا و جوانی بیت خی گەورە تۆیان بۆ بهێڵێ پەیامی خۆتم پێ بڵێ لێرە چی بە دایک و باوک تەڵێ چی بە خوشک و براکان تەڵێ وەڵارە نەڵێم بە قوربانی قۆنەرەکانی دایکم بم دەستی ماچەکەم باوکیشم هەر دەستی باوکیشم ماچەکەم خوشک و برایشم ئیتر هەر خوشک و برایشمانێ و تر لەوە زیاتر نازانم چی پێ بڵێم خاتون سڵاو لێ عەلەیکە سەلام سوپاس دەکەم پیشەی ڕۆژانە و بەچی و مەشغوڵی سەرخاڵی ڕاستیەکەی خۆم فەرمانبەرم ئەو ڕۆژانی داوام هەبێ بێگومان بەداوامەوە مەشغوڵم ئەو ڕۆژانێشی داوام نەبێ لە ماڵ و خەریکی ئیش و کار و زەڕۆری ژیان پەیوەندی و لەگەڵ خوشک و براکان تا چۆن لەگەڵ دایک و باوک تا چۆنە سواز بخوا پەیوەندیمان باشە زۆر باشین
لە سۆری باوانە تەورەکەم باسی پەیوەندی خۆشەویستی خێزانەکات تا چەند لەگەڵ خێزانەکانمانە پەیوەندی خۆشەویستیمان بەهێزە ئێستا وایلیاتۆ لە ڕێگەی مۆبایلەکانمانەوە هەواڵ یەکتری ئەپرسین خۆی کاڵی خێزان واتە سەرەتای دەستپێکردنی ژیانتیایە ئەگەر تۆ خێزان گەشتە ئەو ڕادی بە مۆبایل هەواڵی یەکتری بپرسی کەواتە خێزان نییە ئەبێ بە هاوڕێ بە ناسیاو چونکە تۆ لە شوێنێکا گەورە ئەبیت پێی ئەوتێ خێزان نزیکترین کەسەکانیش کێن خوشک و برا و دایک و باوکن بێگومان دایک و باوک پاشان خوشک و برا خوشک و برا کە جێ ئەبنەوە چنە ماڵی خۆیان خۆبەوە نییە کە ماڵیان دوور کەوتەوانێ ئیتر ببن بە کەسیا ببن بە خزم هەر خێزانن بەس چییە یەک پلە بەرزتر بوونەتەوە چۆنەتە ماڵی خۆیان واتە خێزان نابێ هیچ کاتێ بچڕێ نابێ هیچ کاتێ بە تەلەفۆن و بە مۆبایل و بە مەسج هەواڵ بپرسرێ ئەبێ لە خۆشی و ناخۆشیەکانە بێگومان لەگەڵ یەکتریا بێ و ئەو خێزانە بمێنێتەوە ڕاستە لە ئێستایە زۆر کەم بۆتەوە نەگەل لەگەڵ خێزانی خۆشتا لە ڕگەڵ ڕەفیق برادە لەگەڵ کەسوکار لەگەڵ بیئی چواردەور هەمووی تر هۆکارەکەی زۆرن گۆکارەکانی بەڵام خێزان شتێکی جیاوازە وەکو خوشکێک پەیوەندی چۆن لەگەڵ براکانتە لەگەڵ خوشەکانتە من یەک برام هەیە ڕاستەکەی پەیوەندیمان باشە سپاس بۆخوا لەگەڵ خوشکەکانمان هەر زۆر باشین لە خوشکەکانم زیاتر نزیکترم ئێتر دیارە بەسفەتەوەی کە من کچموانی ژەرکچەنەر بەو شێوەیە بەس سپاس بۆخوایانی دایکم وای پەروەردە کردوین کە لە خێزان نەبچڕین ئەنیە لە مناڵی و بیرمی وتێتی ئەوە خوشکتە هەر ئەو فریاتەکە هەر ئەو باشترە هەر ئەو نزیکترە بۆ تۆ لە هەر کەسێکی تر لە دەرەوە بێگومان خۆشەویستی کە سوکاری شخصۆتە ناخمان بەڵام خوشک و برا شتێکی جیاوازە ئێستا وای لێ هاتووە لە ڕێگەی مەسجێکەوە گەڕێکێکیان فەرقە یان تقریبان چەند دقیق ماڵیان دوورە لە ڕێگەی تەلەفۆنیەوە ڕۆژانە هەواڵ یەکتریە پرسین بەڵام ناچنە ماڵی یەکتری ئەمە ئەگەڕێتەوە بۆ پەروەردەی خێزان ئەگەڕێتەوە بۆ لوودبەرزی کەسەکە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ چی؟ نا بڕۆ ناکەم لوودبەرزی کەسەکان بێ بێگومان لە کەسێکە بۆ کەسێکتر جیاوازە بەڵام ئێستا من خۆم ماڵی خوشکەکەم دوو فەرع ئەو دی ماڵی خۆمانن ئەگەر ئیشێکم پێی بێ وەک لەوەی هەموو جارێک بڕۆم بە پێ یان بە مەسج قسەی لەگەڵاکەم یان هەر لە ڕێی ماسنجەرەوە تەلەفۆنی بۆ ئەەکەم و قسەی لەگەڵاکەم بەڵام ئەوەش ئەوە ناگەێنێ من سەردانی نەکەم نەچم بۆ لای ئەوان نێن یعنی هەر هاتو چۆکەر هەیە بەڵام وەکوتم ئەو ساگەر ئیشە بە کەسێک وایە ناچار بووی بە پێ بڕۆیت زۆر ماڵیش تەلەفۆنی ئەرزیشی نەبوو تەنانەت بەس ئێستا وەک لەوەی کە بڕۆیت و هاتو چۆکە بکەیت و بێیت بچی بە تەلەفۆنێک بەس ئیتر وەکوتم کەسەکانیش جیاوازن ناشبێت ئەو پەیوەندی بە بسڕێنین کە یەکتری نەبینین هەر بە تەلەفۆن هەواڵ یەکتری بپرسین نابێگومان بێگومان تەلەفۆنەکەوتم بەس بۆ کاتێک ئەگەر لە ڕۆژێکە دووسێ جار ویستی قسە لەگەڵ کەسە بکەی بە تەلەفۆن بیکە بەڵام بۆ سەردانیکردن جیاوازە کەس بۆ لە ژیاندا بێ بڵێ من تۆم خۆشەوێت نواندنێ بۆ بکات یعنی بەدڵ خۆشەویستی خۆی دەرنەبڕێ بێ بۆ تۆ ئەگەر مەبەست کەس و کار بێ و مەبەست چواردەوەر بێ بێگومان خێزانەکەی خۆم نە خوشک و براکانم نە بەڵام لە خزم و کەس و کارە بڵێ زۆری تیا بووە و توێتی بەبێەوە ئیدارە ناکەین و تۆمان زۆر خۆشێ و زۆر خۆشحاڵین بەهاتن بە ماڵی و زۆر گونجاوین لەگەڵێکا و ئەگەر ماڵی ئێوە نەبێ ئێمە چی بکەین بەڵام هەر نواندنێک بۆ تەواو بەڵام ئێستا 4 ساڵ 5 ساڵی شەبێکمان نەدیوە لە کەسی شەواڵە ناپرسیە نا لەو کەسانی کەوان تۆم نا نەخێر هەواڵەکەش ناپرسن تەنان بە مەسجێکیش بەڵێ بیرە لەوە نەکردوێتەوە کە جارێکی تر بێنەوە سەر ڕێگات ئەو هەستەی خۆیان دەرببڕن بڕۆیان پێکیتەوە بێگومان نەخێر لەوانەیە مجامەلەیان بکەم بەڵام بڕوان پێ ناکەم چکە مرۆڤیش ئەگەر جارێک و دوان وسییان تۆ بەتوان وت کە تۆ کەسێکی بە نرخیان ئێوە بە نرخن وەکو خێزانێک بۆ ئێمە بەڵام بە کردار جیاواز بوو قسە هەموو کەس پێ وێرێ ئاسانە بەڵام ئەگەر کردارەکە زۆر پێچەوانی قسەکردنەکە بوو بێگومان جارێک و دوان وسییان ئینسان لەوانەیە جاری یەکەم ڕواکە جاری دووەم تۆ زێگەڵی قەیناکە هۆکارێکە دۆزی تۆ جاری سێمش لەوانەیە بخەڵەتی بەڵام تر جاری چوارم تەواو کۆتایی پێ هەر تەمەند درێژبی هەر بمێنی بۆ خوشک و براکان و بۆ چواردەورەکەت بەیامی خۆتم پێ بڵێ زۆر سپاس دەکەم هیوادارم هیچ تەکنەلۆجیایەک هیچ بارودۆخێ هیچ بارگرانیکی دەرونی خەڵک کە لەم بارودۆخی ئێستا خەڵک بەڕاستی لە بچووکەکە و تا گەورەکە هەمووی هیلاکە هیچی کار نەکاتە ئەوەی کە خزم و کەس و کار و هاوڕێ و دۆست و خێزان لێک بپچڕێ و لە یەکجیا بێتەوە جاری وایە من تەبعێکم هەیە تۆ تەبعێکت هەیە من قسێک ئەەکەم باقی ناکە تۆ لێبور دەبیت لەگەڵما
بەڵام ئەگەر زانی و زیاد لە حەد ڕۆشتم ئاگاداریم بکەیتەوە بەڵام نەبێتە هۆی بچڕانی خێزان. زۆر سپاس دەکەم. کەوتنی بۆ خوازم. قوربان سڵاو لێ. سڵاو لە جەنابیش زۆر سپاس. خاتون سڵاو لێ. زۆر سپاس بەخێر بێنی خۆسەر. چۆن ئەم ئێوارەیە لە کەشێکی بەهاریە هاتنتە ئەم پارکەوە؟ وڵا هەروەکو چۆنەڵێ هاتنە دەرەوە گەڕانێکی بەرەو ئێوارەیەکی خۆشی ویسمان هەم لەگە مناڵەکانە جێ بگۆڕین هەمیش چۆنەڵێ جەوەکەش لەبارترە لە دوای ئەو بارانە زۆرەی کە ماشەڵا باری ئێستا ئەمڕۆ جەو خۆش و حەزەکەین کەش و هەوایەکی سپاس بەخوا هەم بەناو سروشی شا بگەڕێ دڵ و درۆنێکی ترێ هەیە. بەڵێ بەتەکید ئینسان جارێکی کە کرانەوەیەکی کەی هەیە و چۆنەڵێ هەم بۆ تەندروستی مرۆڤ و هەمیش پێویستە بۆ جەوگۆڕینی خێزانی هەم بۆ مناڵیش زیاتر. پرۆگرامی ئەم جارم باسی خۆشەویستی خێزانەکات. کورد لەگەڵ باوەک، کچ لەگەڵ دایک، خوشک و برا، هاوسەرەکان پێکەوە، کەسە نزیکانمان. تا چەند گرنگە ئێمە خۆشەویستی بە توندی بهێڵینەوە لە نێوانمانە. ئەوی گرنگە لە ڕاستیە ئینسان یەکەم جار لەگەڵ خێزانی خۆیان کە ئەڵم خێزان مەبەستم لە هاوسەر و مناڵ و دایک و باوک بە دەرەجەی یەکەم و خوشک و براو ئەمانە لەسەر بنچینەی خۆشەویستێکی ڕاستەقینە ئینسان چۆنەڵێ ژیان بەڕێ بکات چکم بەبێ ئەوە یەکێک لە کۆڵەکەکانی ژیان خۆشەویستیە بۆ خێزان و دەوروبەرێ و ئەوەش ئەبێ لە ڕاستیە لە دڵەوە خۆشەویستی ڕاستەقینە بێ بەرامبەر بە تاکەکانی خێزان و دوای ئەوە هەر ئەو خۆشەویستی ئەگوێزرێتەوە وردە وردە بەرەو شەقامەکەی خۆت بەرەو شارەکەی خۆت و بەرە وڵاتەکەی خۆت هەر ئەو خۆشەویستی ناو دڵتایە کە بە خێزانەکەتی پەخشەکەی هەر ئەوەش ئەگوازرێتەوە بۆ شەقام و شار و وڵاتەکەت. خوشک و براکانمان لە چواردەورمانان باشتر لەوەی کە سەردانیان کەیم چین بۆ لایەن یان لە ڕێگەی تەلەفۆنێکە هەواڵیان بپرسین ئەم خۆشەویستیە کاڵ نابێتەوە گەر بە مەسجێ بە تەلەفۆنێ قسە بکەین وایە بە سەردانەکە باشتر لە بەرەوەی سیلەی ڕەحمەکە زیاتر ئەبێت بەهێزترە بێ لە نێوانێک بە تەلەفۆن دایمەن سارد و سڕی هەر هەیە لە بینانی وەکو نییە کە تۆ کە ئەیبینی قسەی لەگەڵەکەی خۆشەویستێکە و زیاترە بێت. تۆ ئەگەر سەدانی کەسێک بکەی بە تەلەفۆنی زیاتر هەواڵیە پرسیان ئەچیتە ماڵیان ئەڵێ با بڕۆین سەرێکیان لێبین هەواڵێکیان بپرسین. وەڵایی ئێمە وەکو خۆمان هەردووکیەکەین بە زیاترە سەردانەکەیە بە سەردان ئەچینە لای یەکتری و هاتوو چۆکە زیاترە. ئەمە درێژ بن ئەمێ باسی ئەوەم بۆ بکەیت جیلی ئێوە سۆشیال میدیا نەبوو ئەم جیلی ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکان پەرەیەکی زۆری پێدراوە. ڕەحمێتی ئەو کاتە چۆن بوو ئێستا چۆنە؟ تاوان زۆری فەرقە بەڵێن ناتوانانی بەراوردی بکەیت زۆر ئەرز و ئازمانی فەرقە لە سەردەمی ئێمە لە ڕاستیە بەبێ پشبەستن بە هیچ پەیوەندیەکی هەوایی و هەتا چۆنەڵێ فەرقەکە زۆرە یعنی بەراورد ناکرێت تۆ ناتوانانی بڵێ ئەتوانم بە شێوازێک بەراوردیکەین زۆر گەورەیە فەرقەکە لەبەر ئەوەی لە سەردەمی ئێمە لە ڕاستیدا بەبێ پشبەستن بە هیچ شێوازێکی پەیوەندی مرۆڤەکان ڕاستەوخۆ وەکو شێوازێک لە خوشک و برایەتی لە ناو کەستەکانی کۆمەڵا نەک خوشک و برای ڕاستەقینە ناو تاکانی کۆمەڵا ڕاستەوخۆ تۆ ئەچوی لە دەرگای ئەو ماڵە دەیا و تەختەق کابرا دەرگاکە ئەکردەوە هەر بەو پەڕی خۆشەویستی و پێشوازی لێ ئەکردی و پەیوەندیەکدا ئەمەزرا کە تۆ لەگەڵ هەموو تاکێکی ئەو خێزانەیە ئەوکو خوشک و برات لێ هات و زۆر چۆنەڵێ گەرم و گورتر بوو و ڕاستەقینەتر بوو و چۆنەڵێ شێوازێک لە پەیوەندی دروستەکە کە مرۆڤ ئامادە بوو لەسەر هاوڕێیەکی دووری خوێنی بڕێژێ یعنی بۆ نمونە ئەگەر ئینسان هەستی کردە کەسێکی دووریشی لە ناڕەحەتیایە لە پێناوی مەردایەتیە هەموو ژیانی خۆی جار هەبوو ماڵی خۆی لە پێناویە داناوە ئەمە ئەو جۆرە خۆشەویستی ڕاستەقینە دروستیە کرد کە ئێمە بەبێ پەیوەندی تۆڕی کۆمەڵایەتی و ئەمانە بەڕێمانێک لە سەردەمی ئێمەیە. نێوان لەگەڵ خوشک و براکان تا چۆنە چۆن هەواڵیەکە پرسن ئەڕێی بۆ لایەنیان لە ڕێگەی پەیوەندیەوە تاوان بتەوێ نەتەوێ هەندێک جاوێ بڵین بەداخەوە ئەبێ لە ڕێی پەیوەندیەوە بێت چکم تۆ پێشکارە بێ پەیوەندی بکەی مەجال وەرگری ئایا ئەوان کاتیان هەیە ئایا بۆ ئەوان گونجاوە
ئەبێ لە ڕێی پەیوەندیەوە بێت یعنی ڕاستەوە خۆچوون بۆ لای خوشکوبرا لە ئێستادا تۆزێک ئەکرێ یعنی مەجای تیاماوە ئێجگار واژ نییە بەڵام وەکو کللتورێکی لێ هاتووە پێشکات پەیوەندیەکەی کە کاتیان هەبوو ئەم جارەی سەردانەکەی وای لێ هاتووە بەخێر بێن ئێوەش خۆش بێ ئێوەش بەخێر بێن زۆر سپاس جوانەکەی ئێوەش هیوای سەکەوتن تام بۆ خوازی يوراي وداما قريب شقامك ماشينا دستيتر نماني حاس لخاكينا مرمينا يوراي وداما قريب شقامك ماشينا أولادي لساريتان دنيا مشتي قوش بخينا يوريا ودما قريب شقا